ڕێم کەوتە گوڵستانەوە لای بولبولی ماست بە چریکەیە پێی کوتم گەلێ ڕازومە باست تا گوڵ نەوەریوە تا لەشت نەبووە بەگەڵ وە گوڵ بەدەمێ دەم بە بزە و پیاڵە بەدەست بە ناوی خوای ئاسمانەکان و زەوی سڵاو و ڕێز و حرمەت پێشکەشیەوە بینەرانی خۆشەویست و ئازیز دووبارە بە کانگای ژیان بووینەوە میوانی ماڵەکانتان ئەوڕۆ کاروانی کانگای ژیان هاتووە بەرەو ئاوایی درەبکە سەر بە بەشی ناوەندی شاری پیرانشار تقریبان هەڵکەوتوو لە 7 کیلومتری ئەو شارە ئەو شوێنەی کە ئێستا دەیبینن لە پشتسەری من بەشی هەرە قەدیمی ئاواییە کە ئاوایی لێ ڕەدەستی پێکردو دوایە پەرەی ساندووە لەگەڵمان هاوڕێ بن با بچینە ناو ئاوایی فەرموو. لە خزمەت ماماغایەکی زۆر ئازیز و خۆشەویستداین مامەی جان باشن شکور سلامت کەدای خوشکەکەم باس خۆتان دەناسن ماما بەڵێ نی جەنابتان برایم کاکە برایمی مزیور ئاها مزیوری و ئاوای بەڵێ بەڵێ مام برایم ئەو دارە جۆزانە چەند ساڵە چەقاون لێرە بە نەزەری من هەر سێ ڕۆژە هەردوو سێ ڕۆژ هەرە بە نەزەری من ئەوەیە تەمەن و چەندە ماما 85 ماشەڵڵا ماما برایم بەو تەمەنی و هێندە جوان ماوە دارە جۆزەکانی هەر پێداری دوێنێ و پێرێنە بەڵێ وەڵڵا مامە چەند ساڵە لەو ئاوایە داخەریکی مزێورین بە خودای تقریبان دە سینی ئەگە فکرم کردوێتەوە و مزێوری ئەو مزگەوتەیمە بەلە دیێرەنە بەڵێ چۆن بوو پێتان خۆش بوو ببنە مزێوری ئەو مزگەوتەی لە ئاوەدانیدا بە خودای بۆیە پێم خۆش بوو کە ئیسیفادەی ئەو مزگەوتەی بە من بگا و تووشی ناڕەحەتێ نەبوو لە کار و شوێرەوەرێدا نەپسێم و پیر نەبم خەڵکەکەت چۆن دەدید مامە لە ماوەی ئەو چەند ساڵی کە مزێوری و مزگەوتە باش دیوە ئەگە باش نەبا هێندە لێ نەدەمامەوە چۆن بوونە زۆر حیسان بوون و زۆر ئینسان بوونە و زۆر تەقوا بوونە و لە حضور خودای گەورە و زۆر باش بوونە ئەگەر باش نەبان نەدەمامەوە لە مزگەوتی هێندا مامە ئەو مزگەوتە چەند ساڵە سازکراوە دەبیری مندانیە دەبیری ئێوەدانە هەر بەو چەشنە بۆ یا گۆڕدراوە دووبارە چاکراوەتەوە ئەوە گۆڕدراوە پێشتر چۆن بوو پێشتر چکۆڵە بۆ هەان گەورە بۆتەوە هەر لەو شوێنە هەڵکەوت بوویدی بەڵا لەو شوێنەی مزگەوتە قەدیمیترەکەتانەوە بیردی بەڵا ئەوە لێرێ تقریبان هەتی تقریبان 12 عسیران بۆ ڕان دەخست ئەمە فەقەی زۆر بوو فەقەی زۆر بوون فەقەی لەسەر حەسیران دەرسیان دەخوێن زۆر وەدوی دینی دەکەوتێن زۆر جوانە هەوا و تەکەبوریان نەبوو خەڵک قەدر و حرمەتی فەقیانی دەزانی قەدر و حرمەتی مەلای دەزانی حەزم منەگە بێرە داهات باژن لە کوچەی با دەچەوە دەژوورێ ئێستا فەقەی لێ ماوە نەخێر نەماوە دەڕۆم بۆ شار بۆ دەرس خوێندن بەڵێ مامە برایم بیرەوەری خۆشستان هەیە لەو خەڵکە لە جەماعەتە لە بوون لەو مزگەوتەدا تا ئێستا داوا بیرەوەری من لە خۆشیە بەدە هیچ تکەم نییە وەکو چی وەڵی وەکو زیندەجی مزگەوتێدا و زیندەجی بۆلا نەڕۆشتومە و دێرەدا مامەتەوە و زۆر بە جوانی و زۆر بە حیسابی و خزمەتی و مزگەوتەی دەکەم و ئیدی هێندەم تەماعە بۆ لای بڕۆم و بۆ لای بڕۆم و دوو کار و کاس پێ بکەم و ئاگەم لە مزگەوتەکەیدا خدای تەبەڕەوە تەعالاژەوە هەمێدی داوەتە من و لەسەر مزگەوتێ مامەتەوە لەسەر ئەلحەمدوللیلا ئیشەڵڵا خدا خێرتان بنووسێ هیچ بیرەوەرێکی تایبەت و لە ڕەمەزانەکانی قەدیم هەیە قەدیم کە وەکو ئێستا بڵین گۆ و لاوە و لا نەبوو بەنێو ئاواییدا دەگەڕان بانگیان دەدا سەڵام بەڵێ وەختایەکی کە ئەو بڵینگۆیە نەبوو حیت
فەقێل پارشەوان هەڵدەستان دەگەڕان بە سەڵایان دەکرد بە سەرباناندا جاری وابوو باوباران بوو هەمە دەستیان دەدا تەنەکان دایان کوتا بۆ خاتریەوەی سا بوەڕن حالم هەستێ ئەی بەربانگەکان چۆن دەبوو بەربانگەکانیش لەسەربانی بانگن دەدا و دەیەکە هێندە نەبوو بڵێ وڵای کەس گوێی لێ نابێ لەسەربانان بانگن دەدا و کابرا ڕۆژەکەی دەکردەوە ئەوەندەی بە بیرنگۆ بێ و ئاوایە چەند ماڵ بۆ پێشتر 30 ماڵ بووە ئەلان چەند دەبێ باوەڕکە 300 ماڵ دەبێ ماشەڵڵا خەڵک چاکیان ڕوتێ کرد دەست ساوە خۆش بە مام برایم جان هەر بژین ئینشەڵڵا سلامت خوشکەکەم خدا سلامت کە یا ڕەبی خدا موفق و کە خدا ئیمان و بەنسیب کە خدا لەسەر خێران و بنووسێت لە خزمەت یەکێک لە بەساڵاتوانی ئاوای دربکەدان کە وەکی پیان کوتوینە بە تەمەنترین کەسی ئەو ئاوایەیە سەلام مامەی جان سەلام عەلەیک مامەی جان باشی شکور بەخڵای باشم ساغ و سڵامەتی ڕای ساغمە هاوە ساغ نازانم خۆی چیم بەسەردی ئەلحەمدولە ئیشەڵڵا هەر ساغ و سڵامەت دەبی چەند ساڵی مامەی جان بەرخم مامەی جان چێت پێ دەڵێن سەید محەممەدی غەفووری کاکە سەید محەممەدی غەفووری ماڵە چێتان پێ دەڵێن لە ئاوایدا ماڵە سەید محەممەدی غەفووری بە هیچ شتێکی دیکە نەناسراون ناوەڵە مامەی جان چەند ساڵن سەوادم نییە نەمنووسیوە بڵێ ماوەندە ساڵەمە ئەمن ئەمریکەم لەوەتی وە سەر کەوتووە نزیک نەکەوت دوودل نەکەوتوە تەمەند درێژ و لەش ساغ بن یا ڕەبی چەند ساڵە لەو ئاوایەن لێرە لەدایک بوونە ناوەڵا لە ئۆخسەری ئۆخسەر کوێیە سندوس چۆن بوات نێرە ڕۆژینی کرماجی هەر جارە جوونی دەجێش ئاها چەند ساڵ دەبێ لێرەنا تۆ چزانم وەڵای خۆم نەمنووسیوە بەرخم بڵێ ماوەندە ساڵەیە ئەگەر هات نێرە زەماوەندت کرد بوو لێرە ژن منداڵم نەبوو زمانی پەهلێوی بوو پاش شێوزارێکانە لێرە وەزە گۆڕدرا حالمەکە ئاغایەکان ڕۆیشتین ئەمەش پاشە ڕۆیشتین چوونە بەری پیرانە ئەلعانی ژەوە هاتوومەتەوە ئێرە دیسە ئەگە زاری دووە ماتنەوەێرە چەند ساڵ وەمە زاری دووە مامە چەند ساڵان لێرە ڕۆیشتی دو هاتێەوە ئەگە دموکرات تێکچوو ڕۆیشتی کەنجێ هاتێەوە تێژانم نەمنووسیوە ئەم دۆڵای ئەو بەس بڵە من ناکرێت ئەگەر هاتێوەێرە چەند منداڵتە بوو دوو ئەگەر ڕۆژ منداڵی نەبوو گەراتنەوە ئەگەر هاتنێرە جاری هەوڵ زەماوەندیان نەکرد بوو بۆ جاری دووە مەگەر هاتنەوە دوو منداڵ دوو کوڕمە بووین ئەلان چەند منداڵت هەیە دووشیان ماون ئەلان دوو منداڵت ماوە ناوەڵان سێم ماون خدا پێت بێڵن ئینشەڵڵا ماما گەر هاتن دەگەڵ و دووشم دەگەڵنی خدا پێت بێڵن یا ڕەبی لەژێر سێبەریەوە دا قالبیان ساغ بە ئینشەڵڵا ئەگەر هاتنێرێرە چەند ماڵ بوو ماما چۆخم نەمنووسیوە بەرخم چزانم چەندانە دەبوو 30 ماڵێک چ ماڵێک دەبوو بە ئاغاوە بە ماڵ ئاغای ئەو 30 ماڵی زمانی پەهلێوی هاتینە ئێرە بەهارێ هاتین بۆ هاوینە پەهلەوی تێکچ بابیشە خەڵک چی دەکرد جەمجا خەڵک کاسبی دەکردی مسوز وەک چی کاسبەکان گەنم بوو جۆ بوو نۆک بوو داوە ئەو تەرەختۆن و بەزمەرەزمە نەبووە بەگەل حەد
هاتوونە لای کرێکارە خۆشەویستەکان کە لەسەر زەویەکی نزیک ئاوایی دربکە کار دەکەن ماندوو نەبوونیان ئەرز دەکەم و هەڵبەت فێلەن لەگەڵ ساحب ماڵ قسان دەکەین دەیکاکەجا خۆتان بناسێنن ئەم سەلامی ئیسماعیل پورم خەڵکی ئاوایی دربکە تەمەن و چەند دەکاکە تەمەنم 23 ساڵە ماشەڵڵا تەمەن 23 ساڵ و ساحب زەمینن لە خزمەت و داینە قوربان خزمەت لەمەوە چۆنە بۆ تەمەنەکەمەوە بوونە ساحب زەمین و وەڵهان کارگەر دەگەم و زەوی وەڵا لەسەر مڵکی بابمان کارە دەکەین بابمان تعمیر وەستایە و ئەمەش وەکو جوتیایەک لەسەر زەمینەکانی وی کار دەکەین یاریدەی بابوو دەدەن ئەرێ وەڵا قەلب ساغ بێ ئیشەڵڵا لە سەوەندەرکاری حاڵینی دی بچاکی ئەرێ وەڵا الحەمدولillah لێ عاڵینە الحەمدولillah بۆ ماشی دەکەنەوە زاین کەنجی سەوەندەر دەچێنن کەنجی هەڵی دەگرنەوە وەڵا دوای گەنم بەرداشتکردنی مەحسولاتی گەنم ئەمە زەمینەکانمان جوت دەکەین و وەکو جوتیارێک جوت و شتی لێ دەکەین و بۆ فەسڵی پاییزدا جوت شتەکەمان دەکەین وەکو کەشاوەرزێک بەهاردین سەر زەمینەکانمان سەوەندە دەچێنین فەسڵە چ مانگی دا ئەوەڵی فەروەردینەدا دەی دواوە تۆوی چەوەندەرەکەتان چاند چی لێ دەکەن وەڵا ئاگەستانمان دوای کەشین بوو دوو مەرحلە بژاری ئەەکەین کووتکاری لێ دەدەین و ئەکە پێشەوەی کە بگا و بژاری بکەن ئاوی دەدەن کودی دەدەن ئەوەڵە گەشین بوو ئەمە وەکو کارگەرەکان یاریمەتمیان دەن و بژاری دەکەین و دو کووتکاری دەکەین ئاوی دەدەین و ئەڵعانیژەوە مەرحلەی دوومی بژارەیە کە بژاری ئەەکەین وەکی بزان چەوەندەری و ساڵتان چۆن بوو بەخوای ئەو ساڵ چەوەندە چاک نییە لە منتیقەیمە چاک دەبێ ئیشەڵڵا سلامت بیاخوا سپاس کەنجی هەڵدەگرنەوە وەڵا دە فەسڵی پاییزدا دە خوردادمایەدا لە ئاخرەکانی خەرمانان و هەوڵی ڕزبەر ئەرێ وەڵا ئەوەڵی ڕزبەر دەکە ئەوڵی مهرەبەڵەوە ڕزبەر کارخانەشتان لێ نزیکە و الحەمدولillah کارخانەمان زۆر لێ نزدیکە ها دەتوانین چیلۆ بیبین بۆ کارخانەی قەلب ساغ بێ یارەبی کاکەجان دەست و چاو ڕاست دەکەین زەحمەت کێشاوە کە هاتوونتە نێو کوشت و کاڵەکەمان و وەکو بەڕێوەبەری سەدا سیمایی خوا بەخێرێن بەڕێزم زۆر سپاس کاکە گۆرانی بۆ کارگەرەکان دەڵێ قەت وەڵی ئەمە دەنگمان خۆش نامان ئەلحەمدولillah خانەندەی چاکمان دەگەڵن ئەو برادەرە و هۆ برادەر و هەموو ئەلحەمدولillah چاشیاڵێن الحەمدولillah کارگەری باشتان هەیەی دەنگی خۆش و کارگەرە و باش زۆر زەحمەت کێشەیە هەر بێم زەڕەت بن یارەبێ بچینە لای کاکی سەرکار ماندوو نەبنەوە سەلامی خۆ بەخێرن چاو خۆتان دەناسێنن ئەم نێم خالیە خەڵکی پیران شاری بێوانێکی کارگەرم پێهاتون بۆ بژارێ هەر بێم زەڕەت بن کاکە خالیجان تەمەن و چەندە ئەمە چ حەوت ساڵ ماشەڵڵا تەمەن درێژ و لە ساغ بن یارەبی چەند ساڵە سەرکارگەرن وەڵای ئەمەوە لەقریبان 3 ساڵە لە کارگەری ڕابە سەرکارگەری گەیشت ئینشاءڵڵا قەلب و ساغ بێ چەند کارگەر و لەگەڵا وەڵای هەندە کارگەرین قەلب و ساغ بێ ئیشەڵڵا ساعت چەند دێنە سەرکار کاکە ساعت حوتی دێن سەکارێ تا کەنجێ هەتا 5 وەرە قەلب و ساغ بێ یارەبی نەهارێک و سوبحانەیەکیش تاتیلی دەکەن و ئاژە خۆنی نەهارەژە خوێنەوە
هاتوینە ماڵە خاڵە دەروێشی خۆشەویست و ئازیزیەکی دیکە لە پیاوە بە تەمەنەکانی ئاوایی. سڵاو خاڵە گیان. بله. سەلام عەلەیک باشش. سلام و رحمة الله و بەرەکاتوو سەرچاوەکە. چاوت خۆش بێ ساق و سڵامەتی بە کەیفی شکور. باش دەبین ئینشاءالله خدا ڕحمەن پێ بکە یا ڕەبی. ئامین. خاڵە گیان باشتر خۆتان دەناسێنن چێتان پێ دەڵێن؟ پیرۆتم پێ دەڵێمان بە دەروێشکەریم ناسراوم. خاڵە دەروێشی خۆشەویست و ئازیز تەمەن و چەندە خاڵە؟ تەمان من بچینەوە 87 ساڵ ببێت. ماشەڵڵا تەمەن درێژ و لەش ساغ بن یا ڕەبی. وەلەدیە و ئاوایی هێنا؟ بەڵێ. لەو ئاوایی لەدایک بوون؟ بەڵێ. باو باپیری شوێر خەڵکی ئێرە بوونە؟ ناڵە باو باپیرن خەڵکی سەر چۆی مەزیدخانی بوونە. چۆن بۆ هاتوونێرە؟ وەڵاهی ئاوارە بوون و هاتوونەتە مەملەکەتەی لە مەملەکەتەی ماونەتەوە. خاڵە ئەوەندەی وە بیر و دێ قەدیم ئاوایی چۆن بوو چەند بنەماڵە بوو؟ وەڵا ئێرە من چینە 35 ماڵ 36 ماڵ شتە چی وا دەبوو. خەدیمی ئەو دێە؟ ئەرێ وەڵا. چ ماڵێک چ بنەماڵەیەکی لێ بوو ماڵە چیان پێ دەکوتێن؟ ماڵە ئەحمەد دەرەسمالی لێ بوو ماڵە مام سەید عەلی شێخ کەریمی لێ بوو عەرزی خزم دەکەم ماڵە چێ دیکانە بڵێم ئەوانە لە چە ئیل و عەشیرەتێکی بوون کەلهوڕ بوون مەنگوڕ بوون؟ هەموو مامەش بوون. هەموو مامەش بوون. بەڵێ هەموو مامەش بوو ماڵە مینە حەسەن ڕەشی لێ بوو ماڵە مەلا ڕەحمانی لێ بوو مەلا مامەستە مەلا حەلی لێ بوو. خاڵە جان ئەو ماڵانێکی قەدیم لێرە بوون ئێستا لێرە هەرماونەتەوە؟ بەڵێ ماونێتەوە بڕێکیان ماونە بڕێکیان نەماونە بڵاوبوونە. چکارێک و دەکرد لە ئاواییدا قەدیم چتان دەکرد؟ وەڵی من هەر کارداریم کردەوە کارگەریم کردو هیچی دیکانە. خاڵە دەروێش جان بڕێکمان باسی قەدیم بۆ بکات شایی و شین لە ئاواییدا چۆن بەڕێوە دەچوو خەڵک چۆن بوون پێکەوە؟ شایی و شینایی وەڵی ئەو وەختی زۆر خۆش بوو مەسەلەن بە 4 ڕۆژ بە 5 ڕۆژ بە 2 ڕۆژ داوەتیان دەجێڕا ئەلحانەکانە هەتە ڕۆژەکە خەلاص و بڕاوە. دەی چۆن بوو لە نێو ئاواییدا نان و چێش چۆن ساز دەکردن؟ وەک ئەلحان نەبوو. ئەو وەختی کابرا مریشکەچی یا قەلەکی دەبریان قەندەکی دەبرد خەلاص بوو ئەلحان دەبی گوریستەکەی چاگڕایاخی. ئەوە دیاری ئەو دەم بوو. ئەرێ وەڵا. کاسە و سفرە دەجێردرا لە نێو ئاوایی یا ماڵە ساحب شایی بخوان نام چاس؟ نەوەڵا هەر ماڵە سەحاب شایی بوو. ئەدی بۆ شین بۆ سەرە خۆشێک شتێک با چۆن بوون پێکەوە؟ هەر وەگە ئەلحان کاسە سفرە هەبوو. ئەلان ژێستا کاسە و سفرە هەیە؟ ئەلحان کاسە سفرە نەماوە. ئەلحان مەسەلەن ئاشپەزخانە ئاشپەز هەیە. ما خاڵە جان بۆ شایی و ڕەشبەڵەک جێران لە ئاواییدا جێیەک شوێنێکی تایبەت هەبوو بۆ داوەتکردن؟ ئەرێ وەڵا دەستون لەو دەم چۆمە ئەو دەم چۆمە ئاوەدان بوو خۆش بوو مێرگ و مێرخدار بوو لێ خردەبوونەوە داوەتیان دەکرد. چۆنا خەڵک خەبەر دەکردەوە خەڵکی نێو ئاوایەکە خەبەر ئەوە خزمێکیان لە دێهات لە شاری هەبا؟ مەسەلەن دەگەڕان ماڵ بە ماڵ دەگەڕان ئەو وەختی کارت و مارز نەبوو کاکەوە لێم جێراوە لەویم دەکوێت لێم جێراوەوە ماڵەکان بە ماڵ دەگەڕان بانجان دەکردن. ئەدی وەگە ویسپان لە کەسێکی دیکە بجێڕنەوە کە خەڵکی ئەو ئاوایی نەبوو چۆنیان پێ دەکوت؟ ئەویش مەسەلەن حیستانێکیان بەڕێ دەکرد دێ بە دێ دەگەڕات لاان دەجێڕانەوە. دێ ئەو جار بووک چۆن دەهات؟ بووک دەستون سواری بارژینیان دەکرد و یەک پیلی دەگرت و یەک هەفتاری باجینی دەگرت و بەربووک سواری ماینێکی دەبوو بە تەقای دەهۆڵ و زۆرنادان هینادان دەمەسە. عەشەڵڵا چەند خۆش بوو. ئارێ وەڵا. خاڵە ئەودەم بووک زیاتر لەسەر چی مارە دەکرا مارەیان لەسەر چی دەبردراوە زێر بوو؟ مارەی ئەو وەختی زۆر کەم ئەمن دی پوڵ مارە دەکردران؟ ئەرێ وەڵا لەسەر پوڵ لەسەر 100 تمەن 50 تمەن 60 تمەن 20 تمەن لەسەر 40 تمەنیشم دیوە. وا هەبوو لەسەر شتێکی جگە لە پوڵ مارە کرێ وەکو مانگا مارە دەکرا لەسەر مەسەلەن جوێلکی مارە دەکرا لەسەر ئەوانەمان داو مارەیە دەدرا دووە؟ جا سوزانم. بەخەون. ئەلحانی سەر بەخەونە. دەستە خۆش بە خاڵە ژیان. خاڵە وەکی بزانم دەروێشکەریمتان پێ دەڵەن وایە؟ بەڵێ. بۆچی وان پێکتونە؟ دەروێشم ئینشاءڵڵا خدا لێم قبوڵکە دەروێشی. ئینشاءڵڵا ئینشاءڵڵا چەند ساڵە؟ وەڵڵاهی لە ئەزدەک ماچەوە دەروێشم. ماشەڵڵا ماشەڵڵا ئێستاش زیکرێ هەر دەکەنی دی؟ وەڵڵا ئەلحانیش ذکرێ دەکەم. دەتوانین گوێ بیست بین؟ جا ذکرێ ئەلحان خوێندە دەفە هەیە و نزدێکی چ. دەفوو لێداوە؟ ئەدی دەفان هەبووەوە مەسەلەن
دەموسم ساڵم لێداوە دەگەڵ دەفەوز دەکرم لێداوە دەچوونە خانەقای چۆ ماڵە حاج شێخ اسماعیلی شاری شنوێ لێرە ڕادەچوونەوێ بەلێ چەند وەخت دەچوون دەچوین 10 شەو لەوێ دەمانەوە 15 شەو دەماینەوە 5 ڕۆژ دەماینەوە بە مانگ دەماینەوە چیتان دەکرد لەوێ کاروبارشتی مەسەل ماڵە شێخی هاان بادان کرد و دەهاتنەوە ئەو وەختی وەگەل هاان نەبوو خاڵەوا هەبوو لە شوێنی دیکە بۆ ڕێ و ڕسم بەڕێوە برنوشە داوت بکردێن ناوەڵە داوت نەکرد ناوەڵە ئێستا شات و چوان دەکەن ئەرێ وەڵام من هەتا دەمرم هات توێر دەکەم هەلبوو ساغ بە ئیشەڵڵا سلام عليك. سلام ورحمة الله سرساهم بخير. باشي كاكي جان. سلامة بإن شاء الله. ما عندنا بقلب الساق إن شاء الله. سلامة بيا ربي. خوت عندنا سنن. بلى. رحمن خزري. كاك رحماني خزري تمن وشندا؟ تمنم تقريبا 52 سال 53 سال دبم. لاش ساق إن شاء الله تمن دريج بن. ولدي واوان كاك رحمن. لا والله ولدي كان يشكوتي ما. كان يشكوتي ما مشان. شن صالات نيرة؟ تقريبا 60 سال مال منيريا. بوسيات نيرة. والله دي كانت شول بو زماني شريبو انقلاب أول انقلاب في التوب باران بو. دي كانت شول ما هاتي نيرة. هل بخير كاكا رحمن خليك يوتقى تقيب ولا راهاتين كنت ما مزاين تصدق كاتستان ذكر كاكا والله خريش يوني وباغين بيدرو خليك تسكارك بنلان الحين ما لغاني دكت موا بوسي هتاوي كتيج بيجي كيف بره انا اول قلنا كنت جاي نابره البساق ان شاء الله بكارجر كارده كان لي ريا باي خوتان والله اقول لك نخو كارجري كاك رحماني ما ورو هاتم بكارجري كاري بودكم قال بساق اليوم ناراضي لا أنا إن شاء الله لتنا رازينا ببوخوتان زوجتان هيك والله زمينهم هي اللي كان شكوتي ما مشان زمينتي كشاور زي تيلي دسن والله براكم كردوت السوندر وبراكم كردوت نوكو اولا او زوج الزمين قال بساق ان شاء الله برهم داهاتك شلون اللي رازي بخلاي باشا خرابني اون هبي باشا ولي بياوين بوتي اونيا او شو مش كده بيلعن الصدقان ناقعته ما جاي استفاده اللي الصدقان بكين لو دورين زان زانم اون ددنه دولتنا عندها قرار دا وانا شش داقه بكتلو لك شي باراني دولت بكاتيه كرحمن ودم كاتنا اواي دربكا خلق كزيات خليك تشكاري كيبون خرج مالغان شان وين كمالغان دراسنا ابو دراسه كم بوك جاي في بدون عالم بمالغان جاي ددرو
بارانی نەبوو کابرا بەدەستی بارانی ێستا زەوێدانی دەبوو دەستی ئاوی بدێری و کاروبارێکی سەخت کاروبارێکی سەخت دەڵان کارەکە ئاسان بۆ مەگەم جێیەکی کە بندارێک بیت دەڕاستنێکی دەنا کابرا مەڵغان ناچێژان وەختی مەڵغانیش نەماوە بچێش دەبڕێکمان باسی مەلەغان جێرانێ بۆ بکەم بزانین چ کارێکەوە خەڵگاوە بە سەختی باسی دەکات وەڵای مەڵغان سەختە تقریبا ئەمن 27 ساڵ دەبێ مەڵغان دەچێشم زۆر سەختە بە هەم کەس ناگەڕێ چون کابرا نەزانێت کە مەڵغانی بکوتیتەوە یەک ڕۆژ دەکەوێ چونکە گەت نەتیژ نەبی جای نابڕێ دەبێ بزانی بیکوتیەوە بزانی چۆنە و چۆن نییە و ئەلحەمدولیلا الحەمدولیلا وەسیلە زۆر بووە کەس کاری بە مەڵغانی نییە مەگەم چلۆنکایی بیاوانی و باغێک بدنا کەس کاری بە مەڵغانە نییە بە مەڵغانە کارە ناکە کاکە ڕەحمان قەدیم بە کاردار دەڕۆشتم بۆ مەلەغان جێرانێ و دی ئەو دەڕۆشتم وەڵام بۆ خۆم 27 ڕۆژ یەک مانگم لەسەرێک مەڵغان ششەوە لەو شوێستانانە و دێکی وەکو مەسەلەن زێوکە و ماشکان و گردی لەوێ دەمانەوە دەماینەوە وڵات دە 12 شەوێک دەماینەوە 13 شەو دەماینەوە داتینەوە لە ماڵ کابرای دەبووین ئەو کابرایی کارگەرەکەی دەگەل لە ماڵەوان دەماین ڕۆکی دیارە وەکی جەنابتانەوە خەریکن تیژی دەکەنەوە مەڵەغان شتێکی تیژ و بڵین ترسێنەر و خەتەرناکەوە خەتەرم بۆ خۆم لە زۆر جیان کە جێ هەبوو بە قونی مەڵەغانەکەی جێ قونی مەڵەغانەکەی جێ لاقم کردوتەوە جا لاقم جۆستوتەوە زۆر کەس وا هەبوو لەسەر پەنجەی داوە سەر پەنجەی هەڵبڕیوە زۆر کەس وا هەبوو لە قامچی داوە دەگەڵ کە قامچی بڕیوە دەگەڵ زورە لێدانێ زۆر تیژە وەڵا نەفرن دەگەڵ بۆ لاقی بڕیوە ڕاز ڕۆشتوتەوە ئەو دوو قامچی هەڵگرتووە ئەوە تیژە وەلی ئەلعانەکانە منە کەوشانە سنعاتی نەدەبەرمدانە و کەوشانە مەڵەغان کاریان لێ ناکە نوکیان ئاسنە ئەدی ئەو دەم چیان دە پێ دەکرد بۆی کە کەوش ئاریداسانان دەبێت کرد کەوش ئاریداسەش بۆ خۆی هەڵدەخلیس شاخی ناگرێ لاقی دەدی کابرا ئاگای لە خۆی نەبا لاقی هەڵدەخلیسکە لا شکر خدای کەس توو شێوانە نە الحەمدولیلا ئەلعانەکانە و جورەشتانە نەماوە مەڵەغانەکە بە حاڵە حاڵ ماوە مەڵەغان بە حاڵە حاڵ ماوە دەڕاستە زۆر بە کاری مەڵەغان ناکە ئەو جێکی دەڕاستە بیگرێ مەڵەغان بیگری دەڕاستەش دەیگرێ کاکە ڕەحمان نردینە لای مامە ڕەحمانی دەڵێت دەنگی خۆشە گۆرانی چاکتان بۆ دەڵێ وایە مامە لە دەنگای دەماڵایەن پیر بوومە بۆم نایە دەنگن نەرزە یاڕەبی ماشەڵڵاوە حازر بەدەست گۆرانیمان بۆ دەڵێ مامەجان تەمەنت چەندە؟ وەڵا لە سێستی تێپەر بووە ماشەڵڵا ماشەڵڵا یاڕەبی هەر لەش ساغ بن چەند ساڵە لەو ئاواییەن؟ 25 ساڵ دەوەیدا دەبێت لە شوڕاتون؟ لە بەردەقەلی ڕاهاتینە ئێرە بەردەقەل سەر بەشوە؟ سەر هەر بەدر بکەی هەر خاشی ئێرە ئەمە ماڵە شێتان پێ دەڵێن لێرە؟ ڕەحمان سەرزەرد بۆچی واتان پێ دەڵێن؟ وەڵاهی ئەوە بابم جەعێڵ بوو دەسماڵەکی زەردی لەسەر بوو ئەو نێوەن بەسەر دابراوە دەنامە شێخاڵینە ئەوان لێ خەڵباوە ئاغاوە پێبچینە دەی باشە مامەژیان خەریکی چکارێک بوونە لەوەتیوە بیرتاندە لە منداڵەوە لەوەتی وەختێکی دەچوومە بەرمەڕی زۆر شوان بووم دەچوومە بەرمەڕی ئەو زار دوای شوانەکەی دەستم لە شوانەکەی هەڵگرت ئەو زار دەستم بە چێوداریە کرد چەند ساڵە دەستۆڵ گرتووە؟ بە خودای مچینە 25 ساڵ دەبی ناچم قالو ساغ بە ئیشەڵا دەبا سێو دەورانمان بۆ بکەن سەردەمی لاوێتی مامەی لە کاری شوانێتی داگوزەراوە و کێ و چۆستان و ئارێ وڵای دەر ئەزێت و ناڕەحەتیم زۆر کێشاوە ئەو کارانم زۆر هەبوونە ناڕەحەت بوومە زۆر ماندوو بوومە زۆر چێودار بوومە لێن و لەوێ زۆر گەڕاوم وەختی خۆشیشتان هەبوو کات و ساتی خۆش وەڵا خۆشتر هەبوو دەبۆمان باس بکە ئەوانە هەموو هەبوونەی وڵی وەکو مەرداری وەکو عەزیەتی هەیە ناڕەحەتی زۆرە مەرداری خۆشیشە و ناخۆشیشە دەبەر مەراشم شاڵ و لێ دەدا ناوەڵای شمساڵ بلێ نەدەدا بەڵا قەوم مام دەکتر ئارێ وەڵا بە خودای درۆ بەکارمایە مامە بەتێنە دەچون یا شوان وشتی دیکەتان لەگەڵ بوو زۆر دەگەڵیشم هەبوو دەگەڵیشم نەبوو ئەوانم هەموو هەبوون دەچونە چۆستانی چۆ وەڵی دەچوونە و دەڵاوانە و دەچوونە حاجی برایمی و ئەوانە هەمان دەی دەوردە وردە شوانێتی دووەلانە چۆن بوو ڕوتێنا بە چێودا ئەو زارەکانە مڕم کڕی و بەڵە ژنم هێنا و ئەو زار کوڕم بوون و بووکم بوون و ئەلعان پیرێژنەوە لە چۆستانێ لە دەستارەیە و ئەوانانە ئەو بۆ لەوێیان گۆ لێرە ئەمنی بەجێشتۆ ڕۆیشتووە دێتەوە دێتەوە سەر بووە ناماشەڵا پیرێ ماماغەچە ماشەڵا دڵی هەرێندە جەوانە ماما باسی کاری چێوداریمان بوو بکەن
والله ئەو پیا زۆر درویان دەکات درویان ڕاستی پیا تووشی درویان دەبی ئەرێ بە خودای چون لە سەتی دەی ناتە ڕاستیە سەعەممان دەستی کاوڕەکەی دەکێشی ئەنوێنی ئەوی شەرگڵاو ئەوی شەرگڵاوە هەرچیان هەرگڵاو دەبن بۆچی بۆچی وڵی لەعنە منەگە ماڵێکی بەرمە بازاری نامێ و ماڵی بچێشم چون ئەو کابرا دێ بە کیلۆ لە من دەکرد جا من ئەگەر سەنجی ماڵەکەی خۆم بگەم و ئەو کابرایە هەڵدەخلیت چێ کەی ناگە دا بۆیە پیسە ئەڵە حەول دەدای دێ و بێئینسافیانە ڕوو نەدا وایە بەستەی دێت تا کەنجی بساخ بێش وەختی خۆی هەیە هەروە لەسەر حەق دەڕۆین چەند منداڵ و هەیە مامە وەڵا 5 کوڕم بە وێچا شەهید بووم گۆ سەلامەت و خدا لێی خۆش بێ ئینشەڵڵا ئەوی دەدەش 5 بچشم هەنەوە عەلی چەند کچت هەیە وڵا 2 کچم هەیە خدا پێت بێڵن یارەبی هەموو زەماوەندیان کردو ئەرێ وڵای بۆ هەمانم جن هێناوە بۆ هەمانم زێر کڕیوە بۆ هەمانم حەق خۆ داونەتێ ئیلا ئەمن بۆ خۆم بە پیرێنە سەڵتەزی نەماوم ئەلعان ئەوێ ڕۆژێکە کوم بۆ بەوچی بۆ هاتووە ئەلعانیش ئەوەمە چۆنت بەزم و ڕۆزم بۆ کوڕەکان و بۆ کچەکان کوڕەکان هەموو داوەتیی ئەوام نەکردو بڵم وڵی شار ئەوم هێناوە نەمێناوە ئارام دەگەڵی نەبووە ئەوم پێستە چ خراپە هەموو داوەت و ماوەت و خولاسە چەپڵە و ئەدی فڵان و هیمان و فیلم بەردار و وەڵا ئەوها هات بولەو نێ و باغانە فیلم بەرداری دەکرد ئەو بووکەکەیەتی لەو سەری دانیشتە پێشانمان دەدا ئەوە لەوێ بوو دا پێت بێڵن نیشەڵا نێوان لەگەڵ بووکەکان باشە ئیدی ئەوە تا لێ پرسە باشن دادەژیان دەمامە بوو خۆشت بۆمان باس بکە بووکەکەت وەڵی بینم زۆر خۆشە چێت 5 بووکی لەکن دەبن چ ماڵک ئەوڕۆ دە ڕۆژگارەیدا بووکی لە ماڵە ماوە هەر پێنج لەگەڵ والله بە خودای ئەرێ وڵای ینی نەبیتە نەوی سوێندێکیانم دەگەڵ نەبی لە حەلق قەراغە منە حەق ڕەبی خدا پێتان بێڵە ئیشەڵا هەرواتە باوڕەبا بمێنن یا ڕەبی ئەرێ وەڵا نەوەکە نەچەند نەوەتەیە ماما بە خوڵای 4 دەکەن چوار هەر چوار پێنجی ئەرێ وەڵا تازە وردە وردەوە دەزێن دێ ئیشەڵا نەوەکان سرت دەدەنی دینێوان لەگەڵوان چۆنە ئەرێ وەڵای دەڵێ سەیارن چەند دەکەن عاوێنەوە سەی خۆشیان بۆ دەکەی ئەرێ وەڵا هەموو دەڵێ شوتیلکە نەجاری ئێستا وا لێ نەهاتۆ بڵین بنوو ئەمە چکۆلە چکۆلە گچکە گچکە ئەوە تایدی ئەوە خدا پێت بێڵن یا ڕەبی ئیمانت سەی خۆشیان بۆ دەکەی دی ئەرێ وەڵا نەقڵ نەزیرە ئەرێ وەڵا دەڵم ئەوا بووینە دەڵم پیرێژن فەقیر بە هیچی نەبوو وەڵی ئەویشم بۆ نەجێڕای ئەو بەسەرهات 5 منداڵم هەبوو هەزمەڕ و 2 بزلم هەبوو خێوەتە چم هەڵدا بوو لەو کانی خوڵایە ئەو 5 خوڵایە ئەو 5 منداڵە و هەزمەڕ و 2 بزن کەنجی تێژی دەکاتەوە یارب بنە خوڵا ڕازی قرسقی بوو زۆر بوو ئەلحان زۆر بووی دیەوەی ناوێ ئەی ئەلحەمدولیللا ئیشەڵا هەروار ماڵتان پڕ ڕزق و ڕۆزی بێ ئینشەڵا مامەجانە دەم کەنگۆ هاتنێرە و ئاوایە چۆن بوو وەڵای ئەو ئاوایە ئەو بەری نەبوو ئەو بەری ئەو دەیەکان ئەن ئەو دەیە بەیزدا عەزۆگەچی بەدێدادێ 2 دەیە ئەوا وەک شتێک لەبەر دەیەکەی جۆگەکەی 2 دەیە ئەگەر ئەمن هاتمە ئێرە ئەو منداڵانەی من هەموو چکۆلە بوون دەچوونە مەدرسەی ئەو جار ئەو ئاوایە ئەو بەری نەبوو ئەو وەری جێجێخون بوو هەموو جێجێخون بوو ئەموو وانەک بوو ئیدی ئەو جار ئەو دەیە زۆری ژبوورە کرد ئێرە بازاری لێ بوو لەبەر بازارەکەی ئێرە زۆر تەرەقی کرد ئەو جار بازارەکان لێ بردا ئەو لای بازارەکە چۆن مەزراش نۆزەنجێ دنا ئەو دەیە زۆر دەیەکی قەوغاتر دەبوو زۆر قەوغا دەبوو زۆر دەیەکی باشە زۆر حیسانی هێتی هێمنی لێیە لای ئەو دێ زۆرە نەمزانی وە شڕی لێبی نەمزانێەوە کە من چەند ساڵە لێرەمە ئەو منداڵی منەگەهاتون ئەمی یەک دۆچان هەر ئەلو دەیە بوونە قەت بەزم و ڕزم و کاری خلاف و ملاف لەو دەیە نەبووە ئەلحەمدولیللا مامە وەختی بێکاری لەگە پیاوەکان لێ کۆ دەبوونەوە چتان دەکرد وڵی ئەلحەمدولیلا ئەلحان بێکاری نییە لە سای کەرەمی خوددایەوە ئەلحەمدولیلا هیچ بێکاری نییە واللهی بەفر دەبارێ کابرا و خۆی ڕناگا لەبەر چەوەندەری و لەبەر ئەولای و لەبەر ئەو زەمان نەماوە کابرا لە بن دیواران دانیشی خلاصە باسی وەمان بۆ بکەم باسی لە بن دیوار دانیشت و لە بن دەرکی مزگەوت خۆ من لە تو چاتر زەزان دەبێت چاکتر بزانی دیمامەژیان قەدیم و بەر دەرکی مزگەوتێ کۆ دەبوون ئەلحەمدولیلا الان ئەوە نەماوە ناوڵای کابراگە نوێژەکەی کرد تەردەسێکی هەڵدەستی گۆریەکەی دە پێ دەکات دەڕواوە دووکارێ دەکەوی وەڵی بەفر دەبارەی حالم لە خۆ نابیتەوە وەڵی زۆر ساڵان ها ئەلەو دری بکەی کابرا دە بەفرێدا ئەوا چەوەندەری هەڵدەکێشی ئەوە حالم یلعان وەوە ڕناگا و دووشتی هەڵ باشە قەدیم کە هەبوو قەدیم کە بێ ڕادەگەیشتن زستانەکە بێکاری بوو سەرما سەخڵەتی سەرما سۆڵەکەی چ بوو ئەو دەمی شەوێت دەچون جۆرابێنیان دەکرد و نازانم ئەو جوورە شغڵان هەبوو جۆرابێن چاک دەزانی مامە بەخدا ئەویشم دەزانی
تیمی چاک و تشکیل دابوو لێرە هەمویان دەبەزان والله ئەمن لە العان نازانم العان نازام زۆرە بێنە من ناچم دەنا بەخڵای زۆر مارە دەگەڵ داهات مامە شوانی کۆڵنەدەر زۆر وە شاخ و چێوانە کردو ئەرێ مامە والله زۆریم کردوە ئەرێ والله جێگانە ماوە لێ نەسووە وەمان نێو دەبێ شاخ و دۆڵەکانی دەوروبەری ئاوایی دربکە ئەرێ والله هەمان دەزانمەوە ئەوە کانیە کلااوڕەشێ و گاڵان و مەڕی دەستێت سەرێ و ئەدێ مەدانی تیرە و ئەوە کانیە بایە و ئەوە کانی کۆرپەیە و ئەوانە ئەوە مەتاع و زمینی دربکەینە بۆ پێیان کتۆکانی کۆرپە ئەوە کابراایەک فەقیر بۆ ئەو زمانی وەختی کرد و ئێلە بێلەی بووە ئەو کانیە لەوێ خاوێنی کردوەوە جیاو میای لێ درووە و ئەوانای مەسەلە و جوورە شتانە بۆی دی ئەو کانیە باس پێی دەڵێن شەخصە ینی فکری قەدیمیان دەڵێن شەخصە عالم دەچوە سەری وەختە چی بای دەلاقیدا دەبوو دەچوو ئاوی دێنا دەچوو لاقی پێدەشێت ئەلان شەرماوە کانیەکە کانی ئەو شتەکەی زۆری شک بوونە یا ماونەوە خدای باشن خراپ نین لە نیسبەت ناوەڵا دەنا دربکە ئاوی نییە دربکە لەو چۆمی بەدەر ئاوی نییە الحەمدولله مامەجان شاخ و دۆڵەکان گیان لەبەر ئەحبا چی لێ بوو والله برجی لێبوو چی لێبوو دەنا هیچی دیکە لێن بەڵام تم لێ نەدیوە دەو هەمرێ خۆمدا کە و کەرۆشێک ڕێوی ئەرێ وەڵاوانە هەموو هەبوو ئەوەشێ هەبووە ئەوەشێ هەبوو وەختێک حالم دەچۆڕایە تاجی هەبوو پێیان دەکوت ئاغا پێیان نازام دەکوت چی تاجی هەبوو دەچوو ئاغا لەو مەزرای ڕابیان دەکرد و کردوشان دەگرت و ئەو شتانە ڕاوی بە تاجی بۆ خۆتان نەدەچون ناوە بە خودای بۆچی والله بارجینە من هەبوو بابم بارجینی هەبوو ئەوێش لەگەڵ ئاغایان دەچوو ئەها پەس نەتان دەتوانی وەسیلە نەبوو پێی بڕۆن دەست و چاوە خۆش بێ مامەی گیانجا میوانمان دەکەیەوە بە گۆرانی دی گۆرانی نەوەڵا بەس نییە نەوەڵا مامە زۆر کورد بوو بەشێکی دیکە مامەیەگاوە قسە خۆش گۆرانەکانیش دیارە سەدێن دەخۆشن کورە بابە وڵای پیر بوومە خۆزنێ گۆرانێکی تکەمان بۆ ناز دەرو ناز دەرجەنا ناز دەورێ بەیابی کوێترە باریەکەی جەنا بەڵ باسۆڕایابی ئەگەر زەمزانی زەلوان تۆ بۆ من نایابی بەسە ئای دەست و چاو خۆش بێ دەنگ و نەرزە یاڕەبی دەبوو هەر لێرە بان تا بزانن ژێر سێبەری دیاری و لەکن مامە ڕەحمانی چەندە خۆشە دەست چاو خۆش بێ مامەجان ئیمانت بێت لە خزمەت یەکێک لە ئەندامانی شۆڕای ئاوایی دربکە داین کاکەجان تکای خۆتان بناسەنە عەبدوڵڵا پەریدارم خەڵکی ئاوایی دربکە عەزبی شۆڕای ئیسلامی دربکە چەند ساڵە شۆڕای ئاوادانین کاکە 2 دەورەیە پێم زەڕەت بن ئینشەڵڵا دەکرێت بەگشتی بۆ مامباسی ئەرک و وەزیفەی شۆڕای ئاوادانی بکەین شورا هەروەک خدا بەخۆی قورئاندا دەفەرمێت ئەمڕۆ شورا بینەهۆم شورا بەنید کاری دەستە جەمعیانی کاری خەڵشی خڕکردنەوەی کار بە ئەم مەشوەرەت و بە هەمفکری یەکتر هەر بژین کاکەجان تا ئێستا چ کارێکتان کردو لە ئاوەدانیدا وەکو شۆڕایەک ئەسلی کاری شوڕایەوە یەکێک لە وەزایفی شوڕایەوە تعینی دێهیاریە بەڕێوەبرنی کارەکانی دێ بە هەمفکری دیگەری ئازایەکان چون شوڕای دربکەی چون ئەوایشی باڵی 2000 نەفەر جەمعیەتە 5 نەفەر عضوی شوڕای هەیە یەکێک لە سەختترین بەڵام شوڕایەکانی کە دەبەرێکیون هەنا شوڕای دربکە چون 5 نەفەر عضوی هەیە دەبی هەمفکری هەمانش هەبێ قەتخانیش کاروبارەکەی کە دەچە پێشێ بە شوبە هەمفکری هەمانە کاری ئاباری ئاوادانی دربکەی تاڵاند کە کارن کردوونە ئەسفالتی مەحوەری دربکەی بوو مەعبەینی و دوودیانە کە واقعەن زیادەشی زۆر ناخۆشیە بوو پارەکانە بە هیمەتی ئازای شوڕا و دیهیاری محتەرەم و هەمکاری وەزارەتی ڕاوشارسازی و بنیادی مسکە توانین ئەو مەحوەری دربکەی بە ئەسفالتشی مرتبەوە کار بکەن هەبژین ئینشەڵڵا چگەڵاڵەیەک و بەدەستەوەیە بۆ داهاتوو هەرێوە ئیدامەی ئەو پرۆژەی ئەسفالتی ئینێودێن بەرنامەدا هەیە جەدوەل گوزاری قسمەتێک لە دربکەن دە بەرنامەی ئەو ساڵدا هەیە ئینشاءڵڵا کە بتوانین ئەو بەرنامانەی کە بۆ خۆن داناوەیەکە لە بەرنامە کەڵانەکان محور ئەسفالتی نێودەیە جەدوەل گوزاریە وە کارای دیکەشنە نەدە نێودەیدا ئینشاءڵڵا کە
بەهم فکری دیکە ئاعزای شوڕە و هەروەها کەی خوداکانی دەربکەی و مامۆستای ئاوەدانیە کە پتر هەمکارین دەکەن و هەموو هەمکارین دەکەن خەڵکی ئاوەدانیش بتوانین ئینشاڵڵا بەڕێوانبرین. ئینشاءڵڵا نێوانی خەڵکەکە پێکەوە چۆنە کاکە؟ الحەمدوللا دێمە دروستە دیەشی گەورەیە دیەشی مەهەجر پەزیرە وەلی خۆشبەختانە دیەشی وایە کە ئەمە تاڵهان شەڕ و کێشە و نزاع عندما بینی خەڵکیدا نەبووە هەرچی هەژ بوو بێ هەر لە مەعبەینی خۆن کە خوددا مەنیشی لە نێودەی عەلن کردە بە هەمکاری ئاعزای شوڕا و کەی خودداکەن. دەست و چاو خۆش بێ یاڕەبی. خەڵکەکە زیاتر بەچێوە خەریکن کار و پیشەی خەڵکەکە چییە؟ کار و پیشەی خەڵکی ئەکسەرەن کەشاوەرز و دامداریە کەشاوەرز و دامدارین هەیە. شغڵی سەنعەتی چی لێتی؟ شغڵی سەنعەتی وەڵا کەمی هەیتی زۆر کەمە بەڵام ئەکسەری دی چون زمینی کەشاوەرزی زۆرە ئەکسەرن خەڵکی کەشادی کەشاوەرزن. لاوەکان زیاتر خەریکیتن؟ لاوەکانیش وەڵا ئەکسەرن کە ئەوەی کە سینی خوێنی هەیە کە سینی تەحسیلاتی خوێنیان هەیە لێرە دوو مەدرسەن هەنا بە سەی ابتیدایی و ڕاهنمایین هێنا خەرجی دەرس خوێنێنە دانیشتجوون هەنا الحەمدوللا دانیشتجووی سەطحی فۆق لیسانس و دکتۆرانن هەیە ئینشاڵڵا دایندا دانیزێک ئەوانیش خلاص دەبندێنەوە ئینشاڵڵا بۆ خدمەت بە منتیقەی خۆن و بە شار و دیەکەن و ئینشاڵڵا. ئینشاءڵڵا دەست و چاو خۆش بە کاکە گیان بێم زەڕەت بن. دەخمەت زۆر بەخێرن لەوەی کە زەحمەت و کێشاو هاتوونەیە دەربکەوە سەر کردێتەوە زۆر بەخێرن. بەڕێزم زۆر سپاس. بینەرانی خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە سپاسان دەکەم کە ئەو جاریش بینەری بەرنامەی کانگەی ژیان بوون. ئەوڕۆ میوانی ئاوایی دروبکە هەڵکەوتوو لە 7 کیلومتری شاری جوانی پیرانشار سەربەبەشی ناوەندی بووین. هیوادارم بەرنامەی ئەو ڕۆژمان ڕەزامەندی ئێوە خۆشەویستان و ئازیزانی پێکێنابێ. ئاخر دیدار و ئاخر کەلام خواحافیزیە و وەسسەلام ماڵاوە.